سەرەڕای قەیرانی دارایی ئامادەکاری بۆ بەڕێوەچوونی ڕێوڕەسمەکانی جەژنی قوربان و زیندووکردنەوەی سونەتی قوربانی لە ناوچەکانی هەرێمی کوردستاندا بازاڕی کڕین و فرۆشتنی ئاژەڵی گەرم کردووە. ئەوەی زیاتر جموجوڵی خستووەتە ناو مەیدانەکانی ئاژەڵ فرۆشتن دابەزینی نرخی ئاژەڵە بەهۆی هاوردەکردنی ئاژەڵ لە ئێران و سووریاوە. لەبەرەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی جەژنە خەڵکە گەڕێ بۆ ماڵان ئینشەڵا بە ئیزنی خوا بەیانی و دوو بەیانی بازار چاکترە بێ پشت بەخوای گەورە ئینشەڵا حیواناتیش هەمی ئەفرۆشێ خەڵکی موسڵمانیش قوربانیەکە ئینشەڵا. ئێوە ئاژەڵی زۆر هاتووە یاخود خەڵک توانای مادیکەم وەڵای وەکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەم مەعاشی و ئەمجار هۆکارەکەی شوێ حیوانی ئێرانی زۆر هاتووە ئەم کوردی خۆمانیش زۆرە ئیتر ئەوەیە تۆزێ بازاری کەس کرد. حیوان لە ئێرانوەتێ لە سووریاوەتێ ئیتر ئێمەش ئێمە ڕستقی زۆرمان دابەسە کردی و ئیسە تێ لە ئێران و نەقەی ئێمە نافرۆشێ مەسروفاتی زۆرمان لێ کردیە. هاوڵاتیان بۆ زیندووکردنەوەی سونەتی قوربانی پەیتا ڕوو دەکەنە مەیدانەکان و سەودا و مامەڵەی نرخەکان لەگەڵ خاوەن ئاژەڵەکان دەکەن. نرخەکانیش بۆ هەر کیلۆیەک لە مەڕ و بزن لە 3500 دینارەوە دەست پێ دەکات تا 4500 دینار. بۆ ڕەشەوڵاخیش بۆ هەر کیلۆیەک لە دەوروبەری 5500 دیناردایە. ئەم هاوڵاتیانە نیەتی قوربانیکردنیان هێناوە کەمتر گوێ بە جیاوازی نرخەکان دەدەن. ئەوان دەڵێن ئامانجیان لە قوربانیەکە ڕەزامەندی خودای گەورە و شوێن پێی هەڵگرتنی پێغەمبەرە درودی خوای لەسەر بێت. والله چیەک بێ خوا قبوڵی کا ئینشا ئەڵڵا بەس ئیوا هەیە بە جۆرەی توانە هەیە حەزی لە حیوانی وردێ هەیە حەزی لە حیوانی گەورەیە بە جۆرەی توانە ئێستا بەڕاستی خۆ دەزانی قەیرانیشە ئیتر خوا کەم بێ و زۆر بێ ئیشاڵا قبوڵی ئەکات بە جۆرەی توانە. وەڵای هەر ساڵانی پێشوو چۆن بووە هەر 4.5 بۆش حیوانی بچووک 4.5 بۆ 5 ساڵانی گەمە هەموو ساڵ ئێمە قوربانیەکەی ساڵانە هەموو ساڵێک هاتوین هەر ئەو سعرانە دەستماکەوتەوە هەر بۆ سعرانە بووە 4.5 تا 5. ئەرە وەڵا پیاوەکەم لە حەجە شکر بە قوربانت خوا لە هەموو مسلمانێکی قبوڵکە خوا وەکو قوربانیەکە لە حەزرەتی ئیبراهیمی قبوڵ کرد خوا لە ئێمەشی قبوڵکە ئینشەڵڵا بە قوربانت. بۆ ئەم ساڵ شوێن و ڕێکارەکانی ئاژەڵ سەربڕین لەلایەن قایمقامەتی سلێمانیەوە ڕێکخراوە بە جۆرێک سەربڕینی ئاژەڵ لەسەر جادە و شوێنە گشتیەکان قەدەغە کراوە و شوێنی تایبەت بۆ ئەو مەبەستە دانراوە. هاوکات لایەنە پەیوەندیدارەکان ڕێنمایی هاوڵاتیان دەکەن لە کوشتارگە و سەربڕخانەکان و لە ژێر چاودێری وردی تەندروستیدا ئاژەڵ بکوژنەوە لە پێناو ئەوەی تەندروستی خۆیان و ژینگەی ناوچەی نیشتەجێبوونیان پارێزراو بێت. ئیحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.